خۆشەویست خۆشحاڵین لەگەڵمان من لە هەردوو کەناڵی VN TV و کورت ماکس بۆ پێشکەشکردنی بەرنامەکانی مانگی ڕەمەزانبان. پیرۆزبایی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆستان لێکەین، خۆشحاڵین مانگێکی پڕخێر و بەرەکەت بێ بۆ ماڵی هەموو لایەکمان. بێ زەحمەت لەگەڵمان بن بۆ پێشکەشکردنی بەرنامەی شەوانی کوردستان لەگەڵ فاستلینگ 4G فەرموون ئێوە و ناوبڕێکی کورد. ئەم کاتتان باش و بینەرانی خۆشەویست گەڕاینەوە لاتان دوای ناوبڕێک و لە هەردوو کەناڵی VN TV کورتماس لەگەڵتانین لە بەرنامەی شەوانی کوردستان لەگەڵ فاستلینگ 4G. خۆشەویستانم ئێستاش دەچینە لای ئەم خێزانە بەڕێزە و پرسیارەکانمانی لێکەین دەستەکەین بە بڕگەکانمان فەرموون. ئەم کاتتان باش؟ خۆشبی باشی؟ بەخێر بێن لە هەولێرن یان لە دەرەوە هاتوون لە هەولێر؟ خۆشحاڵم باشی بەخێر بەسەرچاو. لەگەڵ ئەجوای ڕەمەزانە چۆنن؟ والله عیبمانیە لەخوا بەزیادی ڕەمەزانێکی خۆشە وەڵا عالەمەکی هاتینە لۆ پیاسەی وەڵا لەخوا بەزیادی. لەخوا بەزیادی. ئۆکێ خۆشحاڵم گیان ڕەمەزانێکی پیرۆز و خۆشحاڵ بۆ هەموو لایەک. لە ئێوە و لە ئینگۆش لە ئینشاءالله. زۆر سپاسانەکەم خۆشحاڵین. ئێمە لە کەناڵی VN TV و کورت ماکس لەگەڵتانین لە بەرنامەی شەوانی کوردستان لەگەڵ فاستلینگ 4G. چەند بڕگە و پرسیارێکمان هەیە. ئێستا دەست پێەکەین بە پرسیارەکانمان لەگەڵەوە حازرن پرسیارتان لێ بکەین؟ ئینشاءالله حاضر. باشە گیانی من. مانای چی وشەی فاستلینگ 4G؟ معنای؟ واتای وشەی فاستلینگ 4G چییە؟ معنايك يعني بەڵێ؟ الخط السريع؟ پێیانوتی تەوا. يعني بكردكي نهزام سبيلين بس بدينا الخط السريع يعني بعربكي. ناتوانانی بە کوردی پێمان بڵێیت؟ بكردكي والله خطي سريع. مادەم جوابەکەتان زانی، مادەم پرسیارەکەتان زانی مشکلە بعربكي ما نزاني بس بكردكي نمزاني معناك. باشە گیان مشکلە نیە بیناری خۆشەویست ئەمان پرسیارەکەیان زانی بەڵام بە کوردینا لە بەڕێکە هاوڕەیەکی پێویتوانێت بە عەرەبی. ئێستاش ئێمە خەڵاتەکان پێشکەشەکەین. خەڵاتەکەمان جیها ئەمریکی فاستلینگە کە بە سپۆنسەری فاستلینگ 4G ئێمە ئەم بەرنامەیە پێشکەشەکەین بینەرانی خۆشەویست. چەپڵەیەکی قایم بۆ ئەم جەماعەت بۆ ئەم هاوڕێیانە کە پرسیارەکانمان زانی. زۆر سپاسانەکەی. هەدیەکەمان بۆ بێنن. بینەرانی خۆشەویست هەر کەس پرسیارەکانی ئێمە بزانێت ئامێرێکی فاستلینگ 4G بە دیاری وەرەگرێت فەرموون. زۆر سپاس. کەشتان دەکەین ئینشاءالله یا رەبی هەر ئەوها بەخۆشی بتان ببینین. زۆر سپاسی کەناڵی کورت ماکس و VN TV یەکەین و لەگەڵتانی لە بەرنامەی شەوانی کوردستان لەگەڵ فاستلینگ 4G کە بە سپۆنسەری فاستلینگ 4G پێشکەشتان دەکەین فەرموون. بینەرانی خۆشەویست خۆشحاڵین لەگەڵتان لە بەرنامەی شەوانی کوردستان لەگەڵ فاستلینگ 4G لە هەردوو کەناڵی کورت ماکس و VN TV. ئێستاش دەستەکەینەوە بە بڕگەکانی تری بەرنامەکەمان بە پرسیار لەم دوو خێزانە بەڕێزە بکەین فەرموون. ئەم کاتان باش؟ لێمە بینتانەوە. کاکە گیان ئێمە لە کەناڵی VN TV و کورت ماکس لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەی شەوانی کوردستان لەگەڵ فاستلینگ 4G. دەستا خۆش بێ سەرکەوتوو بێ ئینشاءالله. لەگەڵ ڕەمەزانە بینتان چۆنایەوە؟ ئێستا باشە زیاد نازانین دواتریش چۆنن باشە. لەگەڵ گەرمایە چۆنن؟ بەخوا گەرمە بەس ئێمە هەوڵ دەدەین زیاتر لە ماڵەوە نەچینە دەرەوە. جەنازی تۆ؟ فەرموون قسەمە بکە. تۆ لەگەڵ ڕەمەزان و لەگەڵ گەرمایە چۆنی؟ رمضان الحمد لله بس قلي قرمه قلي باشی گیانی من تۆ پێمان بڵێ لە هەولێر دانیشن جەنابتان یاخۆت هاتوونەتە هەولێر؟ با لە هەولێر دانیش. ئەتوانی پێمان بڵێ لە زیاتر ئەو خواردنانی کە تۆ حەزت پێیەتی لە ڕەمەزانە چییە؟ بەخوای زیاتر خواردنە کوردیەکان مەسەلەن دۆڵمەیە زیاتر بریانیە زیاتر ئەو خواردنانە هەندێک ڕۆژ خواردنی سووپ. خۆشحاڵە بین گیان تاوان دایمە کە خێزانەکانمان خانمەکانمان خواردنەکان دروست دەکەن با بزانین ئەم خانمە لەگەڵ خواردنی ڕەمەزانە وەزعی چۆنە؟ الحمد لله بس من حزم لدولمه. بەس زۆڵمە ئەی هیلاک نابی با دروستکردنی خواردنەوە تۆ بە ڕۆژووی تو بەم گەرمایش؟ طبعا هلاك ابي زور زور هلاك ابي.
باشە گیانی من ئێستاش پرسیارەکەمان لەم خێزانە ئازیزاکەین بزانین کامیانە ئێزانن ئێمە پێتان ئەڵێین جیهازی ئەمەری فاستلینگ 4G چەند ڕەنگی هەیە کامتان ئێزانن خێراتان پێمەڵێ وەرە نزیکەوە حەزەکە باوکێت سپی و ڕەش ئەفەرم ئەم بیمانە خۆشەویستەمان یەکسەر پرسیارەکەی زانی طبعا ئەمەری فاستلینگ 4G دوو ڕەنگی هەیە ڕەنگی ڕەش و ڕەنگی سپی چەپڵەیەک بۆ میوانە ئازیزەمان ئێستا ئەمە دیارێکتان لە فاستلینگ 4G و پێشکەشەکەین هیوادارین بەدڵتان بێ ئەگەر خەڵاتەکەمان بۆ بێنن دیارەکەمان دیارەکە لەبەرەوەی ئەو پرسیارەکەی زانیەمەین بۆ بەرموگیانی من ئەمە ئەمریکی فاستلینگ 4Gە کە بە دیاری بەخشێتە جەنابن لەبەرەوەی کە پرسیارەکە ئێمەوزانی تۆ چیت هەیە بۆ کەناڵی وین TV و کورد ماکس و فاستلینگ 4G سپاسی کەناڵی کورد-ماکس و ئەبین تیڤیەکەم بە سپۆنسەری فاستلینگ 4G زۆر سپاس ئێمەش سپاسی هەردوولایەنەکەین پیرۆستان بێ زۆر سپاسگیان خۆشحاڵ بینەرانی خۆشەویست ئەم خێزانە ئازیزەشمان پرسیارەکانیان زانی کە خۆشحاڵین هەموو لایەکتان پرسیارەکانمان بزان و تاوەکو ئامێرەیەکی فاستلینگ 4G بێتە ماڵەکانتانەوانەیە ئێستاش ناوبڕێکی کورت و ئەگەڕێنەوە لاتان گەڕینەوە لاتان بینەرانی خۆشەویست لە هەردوو کەناڵی وین TV و کورد ماکس لەگەڵمان بن بۆ پێشکەشکردنی بەرنامەی شەوانی کوردستان لەگەڵ فاستلینگ 4G ئێستا ئێمەش لەگەڵتانی ئەچینە لای ئەم خێزانە فەرمونم کاتتان باش با من بێمە نێوانتان ڕەمەزانتان پیرۆست خۆش بێ لە گۆش پیرۆزم مەمنون لەگەڵ گەرما و ڕەمەزانە چۆنی ڕاستی زۆر گەرمە و ڕەمەزانش خۆشە و ڕۆژانە ئەچیتە دەرەوە کارت هەیە ئەرێ وەڵا هیلاک نابی بەرێوەڵە بەس سپێنەوەی شەکەمانەوەیە خوا ڕەمەزانی هەموو لای قبول کات ببینە لای جەنابەت خانم تۆ چۆنی سۆپاس مەمنون لەگەڵ ڕەمەزانە بینە چۆنە وڵی باشین ئەلمانیا بە زۆر گەرمایە لێ ڕەمەزانێکی پیرۆز و خوا لە هەموو لایەکی قبولکە گیانی من تۆ لەگەڵەوەی کە خانمی خواردن دروستەکە لە مانگی ڕەمەزانە وڵا خەسوم دروستیەکە یانی تۆ هیچ دروست ناکەی هەتا یارمەتیشی نایە هەندێک جار چاکە خۆشحاڵە بم چ خواردنێک کە زۆر زۆر گرنگی پێبەنێەوە لە ڕەمەزانە چییە؟ برنج و شلە برنج و شلە زیاتر؟ یعنی تۆ سەیری کامێرەکەکە بێ زەحمەت ئەو خواردنێک کە زۆر زۆر حەستان لێتی مەسەلەن خواردنە یان شتی سووکە یان چییە؟ خوانی سووک باشترە و زیاتر حەز لە برنج لە شەکەین دەی باشە ئافێتان بێ ئیشەڵا ئیستراحەتێکی باش بکەن دوای خواردنی قورس لەبەرەوەی کەوا بزانم هەمومان پێی بێت تاقەتە بین لە دوای لە ڕەمەزانە خواردنی قورس بکەن بەخوای خوانی سووک خۆی خۆشترە و تاقەت نابین و چاکە ئێمە لە کەناڵی وین TV و کورد ماکس لەگەڵتانین بە سپۆنسەری فاستلینگ 4G بە بەرنامەی شەوانی کوردستان لەگەڵتانین چەند بڕگەیەکمان هەیە لە پرسیارەکانمان بڕگەی پرسیار و وەڵام ئێستاش بڕگەی دووەممان دەست پێەکە کە بڕگەی یاری سینیەنی پێڵێن کە لە زۆربەی کۆبوونەوەکانی ڕەمەزانە ئێمە ئەو یاریە لە ناو کووردا زۆر بەناوبانەوەوانە هیچ زانیاریەکەت هەیە دەربارەی ئەو یاریە؟ بەخوای کەم ینی ئەزانی یاریەکە چۆنە؟ ئەی تۆ ئەزیزم ئەزانیت ئەو یاریەی کە ئێستا ئێمە باسیەکەین گوێت لێم بوو کە باسم کە لەگەڵ برا لە زۆربەی کافتریاکانە مەسەلەن لە کۆبوونەوەکانی ڕەمەزانە ئەو یاریە زۆر باوە لە ناو کووردا هیچ زانیاری تێ لەسەری؟ بەڵێ زۆر جاریمەش لە ماڵەوە کردومانە بۆ خۆشی خۆتان ئاها دەی چاکە بەخۆشی ئەی تۆ چاکە گیانی من بەخۆشی ئێستا ئەتوانین یاریەکەمان بڕگەکەمان دەست پێ بکەین سینیەکەمان بۆ بێنن بابێتە پێشەوە فەرموو با جێگەی بکەینەوانێ بەخێر ئەوە ئەم لەگەڵمانە ئێستا تاوەکو ئێمە ئەم بڕگەیەتان لەگەڵا تەواو بکەین وەرە پێشەوە تۆش کێ پێمان بڵێ مستیلەکە کێ مستیلەکە بدۆزێتەوە لەژێر کام قوبەیایە ئێمە خەڵاتێکی فاستلینگ 4G پێشکەشەکەین باشە گیانی من ئێستا با لە تۆ دەست پێ بکەین دەست لەسەر یەکدانیان ئیشات بکە بێ زەحمەت ناوەڕاست با سەیری بکەین ئەو یەکسەر زانی کەواتە ئەو ئەزیزەمان نەیهێشت چانسێکی نەیە بەم دوانە یەکسەر خۆی خەڵاتەکەی بۆ خۆی برد خەڵاتەکەمان بۆ بێن چەپڵەیەکی بۆ لێن
پیرۆزە گیانی من بەخۆشی سلامت دەستە خۆش بە چۆن یەکسەر زانی لەویە والله بغيت دەی چاکە وەرە لای منەوە گیانەکەم تۆ لە بەرۆی کە خەڵاتەکەی ئێمە ئەبەی توانێت ئێستا تۆ پرسیارەکەی ئێمە زانی خەڵاتەکەمان بۆ بێن با پێشکەشیکەین ئەمە ئامێرێکی فاسلین فۆرجی تایە کە دیارە بۆ بەڕێزە لە بەرۆی کە تۆ یەکسەر نەوێژەوان سەیری قوبەکەم کە یەکسەر زانیت لەکوایە چی تێ بۆ کەناڵی VN TV و کورت ماکس و سپۆنسەرمان فاسلین فۆرجی زۆر سپاس کەناڵەکەتان دەستێت هیوادارم لە هەمووتان سەرکەوتوو زۆر سپاس دەکەم ئێمە شیوادارین تۆ لە هەموو بوارێکی ژیانە سەرکەوتوو بیت زۆر سپاس دەکەین خۆشەویستانم ناوبڕێکی کورت وەگەڕێنەوە بۆلاتان بینەرانی خۆشەویست خۆشحاڵی لەم جارەش گەڕاینەوە لاتان لە هەردوو کەناڵی VN TV و کورت ماکس بۆ پێشکەشکردنی بەرنامەکەمان بەرنامەی شەوانی کوردستان لەگەڵ فاسلین فۆرجی ئێستاش بەرگەیەکی ترمان دەست پێەکە با بچینە لایەم دوو بەڕێزە ئەم کاتتان باش ڕەمەزانتان پیرۆز بێ ئێمە لە بابێ من بینێوانتانەوە وردە وردەش ئەچین بەلاو جێگاکەی خۆمان ئێمە لە کەناڵی VN TV و کورت ماکسەوە لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی ڕەمەزان بە ناوی شەوانی کوردستان لەگەڵ فاسلین فۆرجی سپاس بەخێرن بەخێر بن سپاس وابزانام شارەزایەکتان هەیە لەسەر فاسلین فۆرجی ئەبێ ئەگەر خەتی ئەنتەرنێت بەکاربێن ئەبێەوەش باشە گیانیم ئێستا ئێمە چینە سەر ئەو مێزەمان دانیشین دوو ئایپاتمان هەیە ئێوە دوایەوەی کە ئایپاتەکانتان هەڵکرد ئەچینە سەر چەناڵی VN TV اینجا ناوی گۆرانیەکە و گۆرانی بێژەکەتان پێڵم ئێوە لێرە داخڵیەکەن کامتان زووتر بە زووترین کات گۆرانیەکەی هێنا دایبەزان ئەویان دەبێتە خاوەنی خەڵاتی ئامێرێکی لە فاسلین فۆرجی باشە گیانی من ئێستا ئامادەن پێتان نەوتم لەگەڵ ڕەمەزانە چۆنن الحەمدولillah باش لەگەڵ گەرما و ڕەمەزان دەتوانن باش ڕۆژانەیە نەدەرەوانێ کەم زۆر کەم بەس عسرانە وڵا کارەبای و کارەبانیە گەرمایە ئێ بەس کارەبانێ نەدەرەوە نییە آخر دەبێت لە ماڵەوە ڕاستەکە ئەی جەنابێت وەڵا زۆر باشم لەخۆی وەزیادی مەبەستمەوە یە کارێکت هەیە ڕۆژانە بیکەی مەسەلەن بۆ ئەوەی کە گەرماشە و کاریش بکەیت و بە ڕۆژوش بی هیچ کارێکم نییە خۆشحاڵین گیانە باشە گیانی من کەواتە با لێرە دانیشین ئێستا ئامادەن باشە گیانی من ئێستا ئێمە ئایپاتەکانتان هەڵبکەن بێ زەحمەت هەڵتان کرد بچنە سەر چەناڵی VN TV یەکسەر لە یوتیوب بچنە سەر یوتیوب یەکسەر ناوی گۆرانیەکە و ینی بڵێن ناوی چەناڵەکە VN TV و ناوی گۆرانی بێژەکان وسم باشەکیان بزانم کێ بە زووترین کات VN TV بڵند ئیبراهیم پەشیمانم بۆ نووسێت خێرا خێرا دەی پەشیمانم لە دڵداری سوتاوم لە دەست خەم و ئازاری پەشیمانم کە توم ناسی دڵمدا بە تۆ زۆر بە کەساسی لعنەت لەو ژیانەی توی بە من ناسان درەختی خۆشەویستی ئافرین ئەمرایەمان ئێستا یەکسەر گۆرانەکەی ناکەواتە تۆ پیرۆزبایت لەکەین باز مەمنون لە توش ئێستا تۆ ئەبیتە خاوەنی خەڵاتێکی ئامێرێکی فاسلین فۆرجی چیمان پێڵێ وڵا زۆر سوپاس بەڕاستی بەرنامەیەکی باشە و هەم بۆ بینەریش هەم بۆ گەنجەکان ئیسفادەیەکی باشە پیرۆزبایتان لەکەین دەست خۆش تاوانم برادەرەمان پێش ئەم میوان ئازیزەمان پێش تۆکەکەنا ئێستا چەپڵەیەک بۆم ئەزیزەمان لێبین ئەمان پێشتر هێنای خەڵاتەکە چەپڵەیەکی بۆ لێبین هەدیەکەمان بۆ بێنن ئێستا دیارەکەی خۆی با پێشکەشکەین ئەمە ئامێرێکی فاسلین فۆرجیە بە دیاری پێشکەش بەجە نابێت چیت هەیە بۆ سپۆنسەری سەرەکیمان فاسلین فۆرجی لەگەڵ هەردوو کەناڵی کورت ماکس و VN TV هیوادارم هەروە پێشکەوت و سەرکەوتوو بن
کارەکانیان پەرە پێ بدەن لە خزمەتی میلەتدا بن. زۆر سپاس ئێمەش سپاسی جەناب دەکەین. تۆ چیت هەیە بۆ ئەم دوو کەناڵە ئازیزە و سپۆنسەری سەرەکیمان فاستین فۆرجی؟ دەستخۆشتانێ دەکەم بەڕاستی بەرنامێکی جوانە. خۆشحاڵین ئێمەش لەگەڵتانە خۆشحاڵین پیرۆز بێ ئازیزانم ئێمەش ئەڕۆینەوە لای ناوبڕێکی کورت و ئەگەڕێینەوە بەلاتان خۆشحاڵین زۆر سپاس. بیلێرانی خۆشەویست گەڕانەوە لاتان دووبارە لە هەردوو کەناڵی وین تیڤ و کورت ماکس لەگەڵتانین لە پێشکەشکردنی بەرنامەکەمان بەرنامەی شەوانی کوردستان لەگەڵ فاستین فۆرجی. ئێستاش لەگەڵ ئەم دوو بەڕێزایین ئەم کاتتان باش؟ ڕەمەزانە پیرۆز بێ لەگەڵ ڕەمەزانە چۆنی لەگەڵ گەرما و ڕەمەزان و بەڕۆژوبی؟ وڵا باشم زۆر باشە گیانی من ئەم کاتەوە باش؟ کاتی تۆش باش ڕەمەزانە پیرۆز بێ لە هەموو مسلمانان پیرۆز بێ. حاڵین گیانەکەم لەگەڵ گەرمایە کە ئێستا ینی ڕەمەزانی ئەم ساڵ کەوتۆتە مانگی حوتەوە خۆمان نەزانین مانگی حوت گەرمترین مانگە لای خۆمان لە کوردستانە. ئێستا کە ڕەمەزانی شەو مانگی حوتیشە و گەرما و ئەم شتانە بەردەوامە. تۆ چۆنی لەگەڵ ڕۆژوە؟ وڵی ئێمە هەر دەبێت ڕۆژەکەمان بگرین لەبەرەوەی ئێمە مسلمانین بەڵام دەبێت تەحملی ئەو گەرمایە بکەین خۆمان زانی کە ڕەمەزان ساڵ بە ساڵ گۆڕێ و مەمانگ دێتە پێشەوە ئێمە دەبێت تەحمل بکەین. باشە گیانی من ئەی لەگەڵ خواردنەکانتانە مەسەلەن ڕۆژانە چ خواردنێکە خۆن چی زۆر زۆر پێتان خۆشە با وردە وردە بچینە لای جیازەکەمان چ خواردنێکتان پێخۆشە؟ گەنین هەر تشت برنجەکە خۆشە ئەنێ کوردەواری خۆماندا هەر تشت برنجیان یافراغە ئەو شیوانە. ئەی تۆ زیاتر حەزە لە چ گۆرانیەکە لە چ خواردنێکە؟ هەر وەکوە دۆڵمە و ئەتوانی پێمان بڵێیت زیاترین شیرینی نەک خواردن ئەو شیرینیانی کە زۆر زۆرمان حەز لێیەتی چییە کە ئێوە زۆر زۆر بەکاری بێنن ڕۆژانە بیکردنەوە لە ڕەمەزانە؟ هەر چکلات و پاقلاو وەرنەلای من بەڵێ چکلات و پاقلاو و شتانە چیتر؟ شیرینی ئیشی هەویرمان نییە؟ یعنی لوقمە قازی زلوبیا ئەو شیرینیانە ئێوە ناکڕن؟ زلوبیا پاقلاوە هەیە لوقمە قازی بەس ئێمە زلوبیا خۆمان لە ماڵەوە دروستەکەین خۆشترا. چاوەکەم ئێستا دەستەکەین بە بڕگەی بەرنامەکەمان ئێمە لێرە دوو ئەمەری ئایپادمانە لەگەڵ ئەمریکی فاستین فۆرجی کە ئەنتەرنێتە و ئیش پێکراوە ئەمە یەکێکە لە بڕگەکانی بەرنامەکەی ئێمە وەرە پێشەوە باگوێت لە من بێت چاوەکەی من ئێمە ئێستا لە پێش هەموو شتێکە ئایپاتەکانمان هەڵەکەین دوایەوە چینە سەر یوتیوب لە دوای ئەوەی کە یوتیوبمان کردەوانە لەسەر کەناڵی وین تیڤ یەکێک لە گۆرانی بەرهەمێنەکانی کەناڵی وین تیڤدا ئەبەڵزێنین لەگەڵ ناوی گۆرانیەکە و گۆرانی بێژەکە کامتان زووتر یاریەکەتان داوەزان گۆرانیەکەتان داوەزان ئێمە خەڵاتێکی فاستین فۆرجی بە دیاری پێشکەشەکەین. ئازیزان ئێستا فەرموودارنیشن لاپتۆپەکان ئایپاتەکانتان ئیش پێ بکەن ئێمە ئینتەرنێتەکەمان ئیشەکات ئەچینە سەر مۆقعی یوتیوب پاشان لەسەر لە سێرچەکەیە کەناڵی وین تیڤیە نیم پاشان شڤان پەروەر ئەنووسین گۆرانی بێژەکەمان شڤان پەروەرە گۆرانیەکەی گازند زانکانتان خێرا؟ خێرا؟ دەی ئاسایی فەرموو ئافرین ئەمەمان بردیەوانەیە کەواتە ئەماخە یەکسەر ئەتوانی گۆرانیەکەمان بۆ دابەزێنێ تۆ تۆزە دواکەوتی قەیناکە بۆ جارێکی تر خۆشحاڵین و پیرۆزە ئافرین ئەمە ئێستا بووە بە براوەی ئەم بڕگەی بەرنامەکە ئێمە با خەڵاتەکەمان بۆ بێنن
دەست خۆش ئەمە ئەمریکی فاسلین فۆرجیە بە دیاری بە سپۆنسەری سەرەکیمان فاسلین فۆرجی پێشکەش بە جەناب دەکرێت تۆ چیت هەیە بۆ وەرە بۆ لای من چیت هەیە بۆ کەناڵی هەردوو کەناڵی ئازیزمان ڤین تیڤی و کورد ماکس و سپۆنسەری سەرەکیمان فاسلین فۆرجی فەرموو هەر سپاسان دەکەم هەموو ڕەمەزانێک هەموو مانگێک ئێوە دیاری خۆتان پێشکەشەکەن دەجا هەر بۆ کەسێک بێ ئەم جارە دیارە بۆم بوو خەڵاتەکە پێشکەش بەم بۆ سپاسان دەکەم خۆشحاڵین ئێمەش خۆشحاڵین کە بەخت یاوەری جەناب بوو بەخێر بێن زۆر سپاسگیان سپاس بۆ تۆش بە قوربان خۆشحاڵین بینەرانی بەڕێز ئەم دوای ئەم ناوبڕۆژ گەڕاینەوە لاتان ئێستاش ئەم دوو میوانە بەڕێزەمان لەگەڵا با بچینە لایەن فەرموون ئەم کاتان باش ئێمە لە کەناڵی ڤین تیڤی کورد ماکسەوە بە سپۆنسەری سەرەکیمان فاسلین فۆرجی لە بەرنامەی شەوانی ڕەمەزان شەوانی کوردستان لەگەڵ فاسلین فۆرجی لەگەڵتانین ڕەمەزانتان پیرۆز بێ زۆر سپاس بەخێر بێن سەرتا پێششی بەخێرهاتنی کەناڵەکەتان دەکەم هیوادارم هەردەم بەردەوام بن لۆ شوێنە گشتەکان هیوادارم سەرکەوتوو بن زۆر سپاس دەکەین ئەی تۆ لەگەڵ ڕەمەزانە بینت چۆنە گەرمایە و ڕەمەزانیشە تۆ وەزعەت چۆنە لەگەڵیان وڵی خۆشە بەس هەندێک گەرمە ئەویش بە تایبەتی ئێمە باشە ئافرەتان لە ماڵەوەی بەس بۆ پیاوان تۆزێک زەحمەتە تۆ ناچیتە دەرەوە ڕۆژانە وڵاو عەسڵەیە دەوامانیە ئێستا حالیەن و هە لە ماڵەوەی بەڵێ قسە بۆ کامێرەکە سەیری کامێرەکەکە باشە گیانەکەم ئەی تۆ ڕۆژانە مەسەلەن بە ڕۆژوە بیت و ئەچتە دەرەوە هیلاک نابیت بە کاتێکا کە ئەم ساڵمانی ڕەمەزان کەوتۆتە مانگی حەوتەوە زۆر گەرمایە بەڵێ وڵی زۆر گەرمە ینی لەگەڵ ئیشکار ماندوو دەبین کارە باش نییە و ئیشەڵا کێشەی کارە باح لەبێ بەس گەرماکە و چوونە دەرەوە بزانام ناخۆشە لەگەڵ ڕەمەزانە تەبعاً نەرێوەڵە ناخۆشە و بەڕۆژی و ماندی و خوا ڕەمەزانی هەموو لایەکمان قبوڵکە ئەتوانی پێمان بڵێ مەسەلەن ئێمە ئێواران دوایەوەی کە نانەخۆین لەناو کووردا باوە دوای شیرینیە خوێ شەربەتە خوێ میوا خوێ تۆ شەوانە چۆن ئەمە بەسەرەبەی وڵا شەوانە عەتیادی ئێمە شەروە میوە ئەخۆین و شەربەت و زۆردا شەوانە دەچین بۆ لای ئیسکان چتە ئەخۆین و بڵێ هەتا درنگانی شەو ئەمێنینەوە دائەنیشین یعنی دوایەوەی کە بەربانەکەنەوە خواردنە خۆ لە ماڵەوە جارێکی تریژە سوور خواردنە خۆ لای ئیسکان خۆشحاڵە بین پیرۆ ئافرەتان بێ بەخۆشی بێ ئەتوانی پێمان بڵێ پارچێوان هەوەستیت مەسەڵەن خواردن حازرەکەن یان شتێکی سووکا ئاخۆن وڵا هەر بەخۆمان ناخەوین تا ینی تاکو بانگەدا شەوان هەر دائەنیشین و کات بەسەر دەبین و بەڵێ پاشیوش حازر دەکەین و ئەخۆین و پاشان نوێژ دەکەین و ئەخەوین خوای ڕەمەزان لە هەموو لایەکتان قبوڵکە تۆش بە ئەمان شێوەر ناخەوی پارچێوان تاوەکو بانگ نا لە ماڵ ینی پێکەوە دانیشین هەتا پارچێوەکەین و نوێژەکانمانەکەین و ئەخەوین ئەی دوای بانکە بەیانی کاڵەسێکی بۆ ئیشی لاک نابی تۆ نەش خەویت و بانگیش ینی تا درەنگیش بچی بۆ ئیش بەڕۆژ وڵا من داوامەکەم باشە ینی نیۆرانە ینی بەیانیان هەڵاستم ئەتا نیۆڕیان ئەڕۆم بەڵام هەر ینی هەر ناخۆشە و گەرمە زۆر باشە ئێستا ئێمە لە بڕگەیەکی تری بەرنامەکەمان بەرنامەی شەوانی کوردستان چەند بڕگەیەکمان هەیە تەمان بە سپۆنسەری سەرەکیمان فاسلین فۆرجی ئەم بڕگەیەمان یاری سینیەنی پێڵەن کە وابزانام لەناو کووردا زۆر بەناوبانگە کە لە زۆربەی کۆبوونەوەکانی شەوانە کە ئەکرێت لە دانیشتەکانی بەتایبەتی دانیشتی پیاوان وابزانام ئەمە زۆر ئەکرێت لە کافتریاکانە ئەو یاری سینیەمان هەیە ئێستا گەر بیتە پێشەوە بۆمان بەنی ئەمە یاریەکەی ئێمەیە کامتان چانسی هەبێ ئەو قوبەیە هەڵباتەوانێ و ئەوەی ناوی بدۆزێتەوە ئەو حەڵقەی ناوی دەربێنێ ئەوە بێتە خاوەنی ئەمریکی فاسلین فۆرجی کە دیاری بەرنامەکەی ئێمە و سپۆنسەری سەرەکیمانە ئێستا فەرمووی یەکێکتان تۆ فەرموو ئافرێم ئەمە بردیەوە یەکسەر کەواتە تۆ پێ خۆش بێکسەر بەوەدا بەزای شمێڵی لە تۆکرەوەی بەردەمی تۆ هێڵگرت ها پیرۆزە بەخۆشی ئێستا ئەم بینەرانی خۆشەویست ئەم ئەزیزەمان بووە خاوەنی خەڵاتەکەمان کە یەکسەر دوانی وەریک دێتەوانێ دیاریەکەمان بۆ بێنن ئەمە ئامێرێکی فاسلین فۆرجیە کە دیاری بەرنامەکەی ئەمە و سپۆنسەری سەرەکیمانە ئەزیزان بە سپۆنسەری سەرەکی فاسلین فۆرجی ئەمان بەرنامەیەتان پێشکەشەکەین لە هەردوو کەناڵی ڤین تیڤی و کورد ماکس پیرۆزە بەخۆشی
چیمان پێڵی بۆ هەردوو کەناڵی VNTV و کورد ماکس لەگەڵ فاستین فۆرجی. دەستخۆشتان لێ دەکەم بەڕاستی و زۆر سپاسان دەکەم و بەڕاستی دیاریەکەتان زۆر جوانە و سپاسی کەنالی VNTV و کورد ماکس دەکەم و سپاسی فاسلینگ دەکەم بە تایبەتی زۆر سپاس. زۆر سپاس بۆ تۆش پیرۆزە. تۆ چیت هەیە بۆ بە کەناڵەکانمان و بۆ فاستین فۆرجی؟ منی شەروە سپاسی VNTV و کەنالی کورد ماکس دەکەم و سپاسی فاسلینگ دەکەم و هیوادارم هەروە بەردەوام بن و سپاسان دەکەم دووبارە. زۆر سپاس ئێمە سپاسی هەردوولاتانەکەین و پیرۆزباییتان لێەکەین. خۆشەویستانم بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم شەومان تاک بەرنمەیەکی تر و لە شوێنێکی دیکرد پێتانەگەینەوانێ خۆشحاڵین لەگەڵمان بن هەموو کات لە هەردوو کەناڵی VNTV و کورد ماکس لە بەرنامەی شەوانی کوردستان لەگەڵ فاستین فۆرجی. خواتان لەگەڵ.